إنساني متكبر بزان أخوي پروردگار چی بسر دين لروج قيامت. يحشر المتكبرون يوم القيامة أمثال الذر في صورة الرجال. متكبر كان بچوك دكرين روج قيامات تادهن رينا سر شكلي ميرو لسوري چي بچوك بلام يعني لحجم دا بلام شويان في صورة الرجال شويان هر شوي مروفا سبحان الله لدنيا خوي بقورة دزاني ئێستا لە قیامەتدا چەندێ بچووک بوونەتەوە دیاریشنەوە لەسەر شکلی پیاوەکەیە هەر فڵان کەسی دنیاە یەغشاهم الذل من كل مكان يعني خۆیان دەبینن لەناو ئەهلی ڕۆژی دوایی کەوا بچووک کراونەتەوە زەلیلی و سەرشۆڕی لە هەموو لایەکەوە دەوری داون ئەنجا دەبرێن لێ دەخوڕێنرێن بۆ بەندیخانەیەک سجنێک لە ناو دۆزەخدا پێی دەوترێ بوڵەس لە ئیبلاسەوە هاتووە کە یەئس و بێئومێدیە تەواو لە ڕەحمەتی خوای گەورە ئەوەی بچێتە ناو ئەو سجنەوە دەرهاتنی نییە تعلوهم نار الأنيار يعني چ شتێک تەواو دەوریان دەدا و بەرز دەبێتەوە بەسەریاندا ئاگری ئاگرەکان يعني ئەوەندە شوێنیان گەرم و ترسناکە پەنا بەخوای گەورە ويسقون من عصارة أهل النار طينة الخبال چ شتێک دەخۆنەوە یعنی ئەو چێم و زوخاوەی کە لە ئەهلی ئاگرەوە دێتە دەرەوە دەچێت بۆ ئەوان و ئەوان لەمە دەخۆنەوە طينة الخبال يعني ئەو وەکو چۆن بڵێ لە ئازار و لە ناخۆشیدا تێک دەچن عەقڵیان تێک دەچێت و تاوە خەبەل یعنی وەکو مەخبوول وەکو شێتیان لێدێ مەڵێ